تۆربینە سەر بابەتەی کە لە زەمانێکی وەکو ئەوڕۆ بەکارهێنانی مۆبایل و خواردکردنەوەی مل زۆر باوە. ینی هەم لە کاتی باڵێ گەر خوێندنەوە شتێک بیتن یانیش زۆربەی زۆری ئێستاکە تاملستانەوە پێ زیاتریشی ئەو بەکارهێنانی مل زیاتر لە بۆ خواردکردنەوەی مۆبایل بەکاردێسن. ئەوەی کە ئێمە تازە زیاتر باسمان کرد ژانی دیسک و ئینزیلاخەکانی پشت بوو کە دەداتەوە قات، بەڵام لە هەمان کات ملی ژێکەکە لە شوێنە هەرە باوەکان کە هەموو ئینسانێک یعنی کەس بە دەر نییە لەوەی کە بڕبڕەکانی ملی تێک نەچێت هەر دەبی تێکچێت چونچی مەسەلەن ئەتوو بەکارهێنانی زۆرە بەکارهێنان زۆرە هەر با بڵێ پێکاتەی ژیانی ئینسانیش هەروایە ئەتوو چۆن سەرت سپی دەبی مووی ڕەشت سپی دەبی نفسیشت ئەو دیسکانەی کە هەیە لە مابینی بڕبڕەکان ئەوانەش پیر دەبی بە مرۆژ زەمان دیسکەکانیش لینزی خۆیان لەدەست دەدەن کە لینزیان لەدەستدا دەبیتە سەبەب لە بۆی کە تووشی سەوەفانت بکە سەوەفان وەکو با بڵێ ئیلتیهابەکە ئیلتیهابێکی خەفیف و تێکچوونە لە مابینی بڕبڕەکان ئەوەش دیسان دەبیتەوە سەبەب لە بۆی کە ئینزیلاق لە فەقەراتی مل دروست بێت. ملیش هەروەها وەکو ئەوەی کە جەنابت باست کرد ژیانی ڕۆژانە زۆر کاریگەری هەیە ژیانی ڕۆژانە لە وەزیفە و ئیشکردنت مەسەلەن وەزیفەت خەیاتە وەزیفەت سەرتاشیە بەڵێ سەرتاشیە زۆر سەر شۆر دەکەیەوە وەزیفەت لە دائیرەیە کۆمپیوتەری ئیش دەکەی یان مەسەلەن بەسیترین نمونە مۆبایلی خۆت زۆر بەکاردێنی بە شێوەیەکی زۆر ناتەندروست ینی ئێستا ئەوەی کە ئەمە لە خەڵک ژێمان لێ دەبی خەڵک هەیە فلیمی بە مۆبایل تەماشا ڕاستە شۆڕکردنەوە لە خلالی تقریبا 2 ساعت زیاتریش هەر ینی زۆر بە غەڵەتیش مەسەلەن لەسەر خەنەفەی ماڵی خۆی پاڵی داویتەوە لاقی درێژ کردو بالیفەچی لەبن سەری ناوە سەری ئاوا تونند سەری سابت کردی لە ئەو کات مۆبایلەتشی لە پێشە هەم تەرکیزی چاوی هەم وەزعیەتی ملی سەبەبە لە بۆی کە ملیشی تێکچی بە هەمان شێوەی فەقەراتی ملیش فەقەراتی پشت فەقەراتەکانی ملیش ژان دەدەنە دەستەکان سڕ دەبن لە باوترین ئەو شوێنانەی کە تووشی ئینزیلاق دەبن لە فەقەراتی مل فەقەراتی سێم و چوارەم لەگەڵ پێنجەم و شەشەم ئەوانە زیاتر حرەکەیان لەسرە زیاتریش تووشی دیسک دەبن کە تووشی دیسک دەبن زیاتریش ژان دەداتەوە دەست هەم دەداتە پەنجەی گەورە پەنجەی گچکە عەفوو پەنجەی شەهادە و پەنجەی تەنیشتی